عەوشە و جەژنی سەری ساڵە لە هەڵەکانە هەنگە و دڵی منیش ناڵەناوە بەبریتی شیعرێکەوە هۆڵەکان گەڕام یەک بە یەک بەبریتی شیعرێکەوە هۆڵەکان گەڕام یەک بە یەک خۆشەویستەکەم نەبینی کاتی بڕوانم چرکێ ئەی دەدەیدان دەیدان زۆر پەرەمەگیرە حەز بە گشتی جوانی و خۆشناوەڵەوەکە لە شیوان ئەڵڵای برا ئێستا بۆ دانەکە بە ڕۆژی نەشر چاوتان باز دەکەم سپاس سپاس بۆ هونەرمەند ئاسۆ مەحموود داوا لە هونەرمەندی بەنخۆش هونەرمەندی ناودار شیوان عەبدوڵڵا ئەکەم کە دڵیان شاد کە پێویستیان بازبەخشێت سەری ساڵە یانێ ئێرەیان بۆ بە شوێنیان بڕ
خۆشەویستان سڵاتان ساڵ خۆشحاڵیەوە بۆ کامیان تایبەتەی هەر ئازیز و خۆشەویستانە ئەو جەناڵە ئازیزانەی چاوان بەشیوە بزن ئاهەنگی سەری ساڵیانە میوان مایە ساڵی دۆزاری بزنشێ ئەگەر دۆلا بوونەوەدا دۆزاری بزن سوال ئینشاءڵڵا مای تری پۆسیبێ بوونەوەشی ولا بشهر ياري ما بيسكسر كم ياري ولا بشهر ياري ما بيسكسر كم ياري
خوشحالی و عروسی و پیشین اماجد خوشحال رو امر اوندا مانده تایید با او از این دوستی خوشی سلام که بتونم جسد دنیا خوش کنم نگاری مایا باز مولکتا سپاسی که تو باید بشه علم که وراسی پیانو مردون ان شاء الله 2023 سال